بەڕێزان پێشنیارم بۆ هەر هەمووتان ئەوەیە کە هەرچۆنێکت کردووە بیر لەوە بکەرەوە بەردەوامی یەکێکە لە خەسڵەتەکانی مرۆڤی سەرکەوت کەواتە هەموو شتێ بکە لە پێناوی دروستکردنی خەسڵەتەکە واتە ئەگەر تۆ شتێک ئەکەی ئەشتوانی وازی لێبێنیت لەوەشە زەرەر نەکی یعنی نەک وەکو ئەم دەورەیە کە زۆر زاروریشتە شتێکیشە کە تەنانەت ئەتوانی وازی لێبێنیت و زەرریشی لێ ناکەیت تەنانەت ئەوەش بیکە بە تەمرین وعد بە لەسەری بەردەوام بیت یعنی هەر چۆنێکت کردووە وا مەبە بڵێ وڵات تازە دابڕاوم نییە قەیچێکە 6 مانگە وازی لێهێناوە ئەمڕۆ دەست پێ بکەرەوە واتە سنوور دامەنێ مەرج دامەنێ زۆر لەو کەسانە مەرج دانێ ئەڵێ بۆ نمونە من دەستەکەم بە لەبەرکردنی قورآن مانگێ بۆی ناکرێ ئەڵێ تازە بۆم ناکرێ وازێنم نا یا مەسەڵەن ئەتێ فێری ئینگلیزی ببی ئەم مانگە بۆت نەکراوە ئیتر ئاساییە بە ئەم مانگە بۆت نەکرابێت قەیچێکە بە ئەم مانگە تااقەتێ نەبوو بێ هەر چۆنێک هەیە دەستکەرەوە بەو شتانی کە ڕۆژ واز لێهێناوە ئەمە یەک دوو خەیاڵ تۆ بە چه خەیاڵی دەست پێیەکی مێڵە ئەم خەیاڵە کرچ و کاڵ ببێ ئێستا حتا مەسەلەن بین و ژنومێرد کە ساردی تێکەوێت لە کۆمەڵگەی ئێمە یەکێ لە هۆکارەکان ئەوەیە ئەوان لە زمانی یەکتر خۆشویستن و دەستگیرانداری و تازە هاوسەرگیریان کردووە کۆمەڵی خەیاڵیان هەیە بۆ یەکتر بەڵام کە پێکەوە ئەژین ڕایەن کۆمەڵی ڕۆتینیات هەیە لە بینی دوو نەفەرە تازە هاوسەرگیریان کردووە ئەو ڕۆتینیاتە ئەڵێن تر پێویست ناکە مەسەلەن کۆمەڵی قسەی جوان هەیە ئەڵێ خۆ دڵداری ناکەین بۆ نمونە ژنومێردێکن ئەڵێ تازە خۆیتەوە ساڵانێکە پێکەوەی ئیتر بەمە کە ئینسان ئەو شتانەی یەکەم جار ئەبێتە هۆی دروستبوونی خۆشەویستێکە کە ئەوانە لابێت ئەو کۆڵی سحرەکە بەتاڵە بێتەوە هیچ شتیان نامێنێتەوە تۆش کاتێکە بەهۆی کۆمەڵی خەیاڵەوە بڕیاریاوە فێری نێزیبی ئەمڕۆ وازدەهێنی ئەوە دڵنیا بە خەیاڵەکانت ڕەنگیان لەدەستیاوە کرچ و کاڵ بوونەتەوە بۆیە گەڕانەوە بۆ خەیاڵەکانی یەکەم جار کاریگەری هەیە بۆی جارێکی کە بەردەوام بیت واز نەهێنی